سڵاو بیلا ڕۆفم لە دیدارێکی تایبەت لەگەڵ بەڕێز مادی شوشتەری سەرسکوی سوڵگەری کۆماری ئیسلامی ئێران لە شاری سلێمانی گفتووەکەم سەبار بە پەیوەندیە بازرگانی فەرهەنگەکانی نێوان هەرێمی کوردستان بە دیارکاری سلێمانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و تا چەند پەیوەندی بازرگانیەکان پەرەی پێدراوە و پلانی کۆمپانیا ئێرانەکان چییە بۆ وەبەرهێنان لە سنووری سلێمانی و تا چەند دەرفەت هەیە بۆ ئەوەی کە وەبەرهێنانی بیانی لە سلێمانی کرێ بە تایبەت لەلایەن سەرمایه‌دارانی ئێرانی و ئەمڕۆژ لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێزی حزوریانە بۆ ژمارەی زۆر لە کۆمپانیا ئێرانەکانیش لێرە بوون و بزانین تا چەند ئەم پێشەنگایە گرنگ بووە ژمارە و کۆمپانیانی کە لێرە بەشدار بوون لە چه ئاستێکا بووە لەگەڵ بەڕێز سەرکوسوڵگەر گفتوگۆکەم. خوشامەدید بەرایەوە کە بەخێر بێیت بۆ بەرنامەیەکی تایبەتی کورسات نیوز و میوانی ئێمە. ئەمەوێت لەبارەی پەیوەندی بازرگانیەکانی نێوان هەرێمی کوردستان و بە تایبەت سلێمانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران گفتوگۆ بکەین. ئێستا بارودۆخی بازرگانی لە نێوان هەردوو لە چه ئاستێکدایە؟ بەناوی خوای گەورە، پەیوەندی بازرگانی و ئابووری کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە لە ساڵانی ڕابردوودا پەیوەندیەکە لە ئاستێکی گونجاو و باشدا بوو و گەشەی کردووە، هەرچەندە چاوەڕوانی ئێمە زیاترە لەوەی ئێستا. هیوادارین بەو هەنگاوی هاوکاری و لەکتێگەیشتنەی کە هەیە لە نێوان لێپرسراوانی هەردوولە بتوانین گەشە بەو پەیوەندیە بدەین. بیش از گذشته توسعه بدیم. ما با عراق ئێمە لەگەڵ عێراق 12 دەواازەی فەرمی بازرگانیمان هەیە کە 7 دەواازە لەو 12 دەواازەیە لە سنووری هەرێمی کوردستان و 6 دانە لەوانش لەگەڵ سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیانە. حوزه اقلیم کردستان واقع شده که 6 گذرگاه هم با سلیمانیه، حلبچه، راپرین و گرمیان هست. 600 کیلومتر سنووری هاوبەشمان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. پەیوەندیەکی دێرین و مێژویی لە نێوان بازرگانانی ئێران و هەرێمی کوردستان بە تایبەت لە سلێمانی هەیە. بەکۆنەوە تا ئێستا بەردەوام پەیوەندیەکی زۆر باش هەبووە و بەردەوام. گذشته‌های بسیار دور این روابط همچنان پابرجا هست. روابط بسیار خوبی برقرار هست در حوزه لەلایەنی هەناردەی کاڵای ئێرانی بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان خۆشبەختانە لەم ساڵانەی دوایی هەنگاوی باش نراوە و ئێمە سنتەری بازرگانی ئێرانیمان لە سلێمانی پێش نزیکەی 3 مانگ لەمەوبەر کردەوە. مرکز تجاری جمهوری اسلامی ایران رو در سلیمانیه حدوداً 3 ماه پیش افتتاح کردیم. پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێرانمان لە سلێمانی لە ماوەی ساڵانی ڕابردوودا کردوێتەوە و بۆ ئەم ساڵیش بە تایبەت لە ماوەی 2 مانگی ئایندە پلانمان هەیە پێشانگای تایبەتی کاڵا و بەرهەمی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی بکەینەوە. محصولات جمهوری اسلامی ایران رو در سلیمانیه داشته باشیم. لە پێشانگانە دەوڵەتیەکان کە ئەکرێنەوە و لە پێشانگای بیناسازی کە لە ماوەی ڕابردوو کرایەوە کۆمپانیا ئێرانیەکان چالاکانە بەشداریان کرد. تەواوی هەوڵەکانی ئێمە ئەوەیە کۆمپانیا بتوانەوە بەهێزەکانی ئێران بە بازرگان و خاوەنکار و پیشەکانی هەرێمی کوردستان و سلێمانی بناسیێنین. قوی ایرانی رو بتونیم به تجار، بازرگانان و صاحبان صنعت در اقلیم کردستان و سلیمانیه معرفی کنیم. پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیمان بینی بوونی کۆمپانیا ئێرانیەکان لە چه ئاستێکدایە؟ ببینید به خاطر شرایط خاصی که سیاسی وجود داره یک مقداری امسال ما سیرکە بەهۆی ئەو دۆخە تایبەتە سیاسی هەیە کەمێک ئەمساڵ کەمتر کۆمپانیا ئێرانیەکان بوونیان هەیە، بەڵام ژمارەی کۆمپانیا گەورە و بەتواناکان زیاتر بوو و ژمارەیەکیان لە پێشانگای سلێمانی بەشدار بوو. شرکت‌های ایرانی که در اقلیم کردستان و سلیمانیه هستند هم غرفه دارند. من بازدیدی که داشتم حدوداً 10 شرکت ایرانی من بینیم نزیکەی 10 کۆمپانیای ئێرانی بە شێوەی ڕاستەوخۆ بریکارەکانیان لە پێشانگاکەدا بەشداریان کردبوو. لە پێشانگای بیناسازی کە پێشتر کرایەوە ئێمە زۆر بە بەهێزی بەشدار بووین و نزیکەی 70 کۆمپانیای ئێرانی بەشدار بوون. ئەو پێشانگا تایبەتی کە ئاماژەم پێکرد کە بڕیارە لە 2 مانگی ئایندە بکرێتەوە کاریگەری هەبوو لەسەرەوەی کەمتر کۆمپانیا ئێرانیەکان بەشداری لە دوایین پێشانگای سلێمانی بکەن. بەڵام بازاڕی هەرێمی کوردستان و بازاڕی سلێمانی
بۆ کۆمپانیا ئێرانیەکان زۆر سەرنجڕاکێشە و زۆر ئارەزوو ئەکەن لە بازاری عێراق و هەرێمی کوردستان و سلێمانی بوونێکی کارایان هەبێت. در بازار عراق، اقلیم کردستان و سلیمانی حضور فعالی داشته باشه. هەمیشە حەزەکەم هەر کات لەبارەی ئابووری قساکەین لە ژمارە و داتاکان سوود وەربگرین. پەیوەندی بازرگانی لە نێوان هەرێم و ئێران سلێمانی بەتایبەت ئەگەر ژمارەیان داتا هەبێت لە چه ئاستێکدایە ئەگەر لەبارەی ئەم ساڵیان ساڵی ڕابردووش بێت. ما عراق در سالهای اخیر همواره لەم ساڵانەدا عێراق دووەمین هاوبەشی بازرگانی کۆماری ئیسلامی ئێرانە لە نێو تەواو وڵاتانی جیهاندا. پشتی هەرێمی کوردستان بەهۆی زۆری ژمارەی دەواازە فەرمیەکان کە ئاماژەم پێکرد، 7 دەواازەی سنووری لە کۆی 12 دەواازە کە هەمانە لەگەڵ هەرێمی کوردستانە. ژمارەکە گەورەیە و جێی سەرنجە. بەپێی ئاماری گۆمرگی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی ڕابردووی هەتاوی ئاماری هەناردەی کاڵای ئێران بۆ عێراق نزیکەی 9 میلیارد دلار بوو، نزیکەی 1 میلیارد دلار هەناردەی کاڵای عێراق بوو. بۆ ئێران کە گەشەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە، چونکە ساڵی پێشووتر لە خوارد 100 میلیۆن دلار بوو و ئێستا گەیشتۆتە 1 میلیارد دلار کە نزیکەی 10 هێندەی پێشتر زیادی کردووە. زیر 100 میلیون دلار در سال قبلترش به حدوداً 1 میلیارد دلار رسید که خب رقم قابل توجهی حدوداً 10 برابر افزایش پیدا کرد. ما علاوه بر اینها ئەمە جگە لە هەناردەی وزە کە بۆ عێراق هەمانە وەک گاز و کارەبا. ئێستا ئێمە ئاستی بازرگانیمان بەکوی گشتی نزیکەی 13 بۆ 14 میلیارد دلار. لە دوایین گەشتی سەرۆک کۆماری ئێران بۆ بەغداد و لە ئەنجامی گفتوگۆکانیان لەگەڵ دکتۆر بەرهەم سەرۆک کۆماری پێشووی عێراق، ئەو پلانی هەردوو لا وێنەیان کێشاوە ئەوەیە کە ئاستی بازرگانی نێوان هەردوو لا بگاتە 20 میلیارد دلار. رئیس جمهور محترم عراق داشتن، چشماندازی که مقامات دو طرف ترسیم کردند، رسیدن حجم تبادل تجاری دو طرف دو کشور به سطح 20 میلیارد دلار در سال هست که امیدواریم هیوادارین بە ئاساییبوونەی ڕێشێنەکانی کۆڕۆنا کە تێمان پەڕاندووە هەماهەنگی و ڕێککەوتنی باشتر و زیاتر لە ڕابردوومان هەبێت و بگەینە ئەو ئاستەی لێ پرسراوانی هەردوو وڵات پلانیان بۆ داناوە. دو کشور بتوانیم به این سطحی که مقامات عالیه دو کشور ترسیم کردن در آینده برسیم. زۆرترین ئەو کاڵایانەی کە لە بازاری کوردستان و سلێمانی هەیە مەبەستم کاڵای ئێرانیە، زۆرترینیان کامجۆرن و کامسێخترن. ئێمە لە بازاری عێراق و هەرێمی کوردستان و سلێمانی سەبەتەیە کاڵای هەمەچەشن و هەمەجۆرمان هەیە، بەڵام ئەوانە زۆر لەوە زیاترن ناوەکانیان بهێن. ئەوەی کە بەرهەمی خۆراکیە ژمارەیەکی زۆر و بەرچاو و لەلایەنی میوە و سەوزەش ڕێژەیەکی زۆر باش هەناردە دەکرێن. بسیار رقم قابل توجهی هست. میوە سەوزەمان هەیە بۆ بازاری هەرێم و سلێمانی لەلایەنی بیناسازی و کاش و سیرامیک، شیش و جۆرەکانی تر و پێویستی کەرەسەی ناوەی بیناکان وەک کێبڵ و وایری کارەبا و بۆری و ژمارەکان زۆرن و قەبارەکەیان گەورەیە. کاشی، سرامیک، میلیگرد، انواع حتی بحث‌های داخلی ساختمان مثل کابل و سیم و نمیدونم لوله و اتصالات و اینها رقم قابل توجهی داریم. بازار فرش سلیمانی ئەگەر سەرێک لە بازاری فەرشی سلێمانی بدەیت، فەرشی و موکیتی ئێرانی ژمارەیەکی زۆر بەرچاوە. لەلایەنی پارچە و کەرەسەی پیشەسازیشەوە پشکێکی باشمان هەیە لە بازاری عێراق و هەرێمی کوردستان. بەشێکی زۆری کارگەکان کە لە سلێمانی هەن ئامێر و پارچەی بەرهەمێنانیان لە ئێران دەکڕن و لێرە دای ئەنێن. کارخانه‌هایی که در سلیمانی هستند ماشینالات خط تولیدشون از ایران خریداری میشه و اینجا نصب میشه و راه اندازی میشه. لەلایەنی سوتەمەنی وەک بنزین و گاز و کەرەسەی تری وەک مادەی کیمیایی و کەرتی کیمیایی ئەوانە بەرهەمێکن کە زۆرینە. بەرهەمی پلاستیکیش ئەوانە بەرهەمانێکن زۆرینەی کاڵە و شمەکی ئێرانی پێک دەهێنن لە بازاری هەرێمی کوردستان. محصولات پلاستیکی اینها موادی هستند که و محصولاتی هستند که بیش از سایر کالا و محصولات در بازار اقلیم و سلیمانی از کالاهای ایرانی مشاهده میشه. شما گفتی که ئێوە وتان پلەی دووەمتان گرتووە لە ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ عێراق. تورکیاش لە پلەی یەکەمدایە لە پەیوەندی بازرگانی لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان بەپێی ئەو داتایانی کە هەیە. ئێوە لە ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەردوو لا کە هەیە ڕازین یان ئەتانەوێت زیاتری بکەن و ببنە پلەی یەکەم لە بازاری عێراق؟ ئاماژەم بەوە کرد کە لەسەر ئاستی بازرگانی عێراق پلەی دووەمی هەیە. لە نێو تەواوی وڵاتانی جیهان زۆرترین پەیوەندی بازرگانیمان بەپێی ئاماری فەرمی ئێران
بیشترین تجارتمون الان بر اساس آمار بە پلەی یەکەم بازرگانیمان لەگەڵ چین و پاشان لەگەڵ عێراق. سەبارەت بە عێراق ئاماری جیاواز دەخرێتە ڕوو. سروشتیشە هەر بازاڕێک کێبڵکەی تێدا بێت. آمار مختلفی ارائه میشه. طبیعتاً هر بازاری رقبایی وجود داره. کێبڕکەی بازرگانی لە بازار ڕشتێکی زۆر ئاساییە. ئەوە بازرگان و بەکارهێنەرانن کە دیاری ئەکەن لەگەڵ کام وڵات و کام کاڵای بەکاردەهێن و بیکڕن. کشوری هستند که تعیین میکنن که از کدوم کشور و از کدوم محصول مصرف کنن خریداری بکنن اما طبعا بەڵام بە دڵنیاییەوە ئێمە ئامانجمانە پەرە بە پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق بدەین و ئاستی بازرگانیمان لەم ساڵدا بگەینە 20 میلیارد دلار کە پێشتر 13 بۆ 14 میلیارد دلار بوو. پشت بەخوا دەگاتە ئاستی 20 میلیارد دلار. حدوداً 13 تا 14 میلیارد دلار فعلی ان شاء الله بتوانیم این رو به سطح 20 میلیارد دلار برسونیم. کێشەی ڕێکەوتنی دۆسی ئەتۆمی ئۆسزانی لەسەر ئێرانە لە ماوەی ساڵانی ڕابردوو چ کاریگەرێکی لەسەر ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران هەبووە؟ هیچ کاریگەرێکی هەبووە؟ خۆشبەختانە لەم ساڵانەی دواییدا ئاستی بازرگانیمان لەگەڵ عێراق ئاراستەیەکی ئاسایی وەرگرت و تەنانەت گەشەشی کردووە. دەرچوونی ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی و سەپاندنی سزای نوێ کاریگەری خراپی نەبووە. سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران لەسەر بنەمای ئەوەیە کە کاری لە پێشینەمان گرنگیدان بێت بە فراوانکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دراوسێ. حکوومەتی بەڕێز ڕئیسی پێشینەی کارەکانی پەرەپێدانی پەیوەندیە لەگەڵ وڵاتانی دراوسێ لە ڕووی سیاسەتی دەرەوە و دیپلۆماسی و ئابووری و دەرەکی. بە تەواوی توانای وەزارەتی دەرەوەی ئێران و نوێنەرایەتی باڵێز و کونسڵخانەکانی کۆماری ئیسلامی ئێران لە دەرەوەی وڵات هەوڵ دەدرێت پەیوەندیەکی باش و هاوسەنگ لەگەڵ تەواوی جیهان دروست بکرێت. ئەوەش بە لە بەرچاوکردنی هاوسەکانمان وەک گرنگی لە پێشینە. ئێمە لە یەک ساڵی ڕابردوو کە ساڵێک بەسەر پێکاتی کابینەی بەڕێز دکتۆر ڕئیسی تێدەپەڕێت ئاستی پەرەپێدانی پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دراوسێ گەشەی کردو. دڵنیام زانیاریتان هەیە لەبارەی ئەو هۆڵانی جێگی سەرۆکی حکوومەتی هەرێم بە ڕێزقوبا تاڵبانی لە سلێمانی لە ماوەی چەند مانگی ڕابردوو ئەنجامی داوە بۆ بەرزکردنەوەی ئاستی وەبەرهێنان لە سلێمانی. کۆمپانیا ئێرانیەکان تا چ ئاستێک ئەیانەوێت لە سلێمانی وەبەرهێنان بکەن لە دوای ئەو ئاسانکاری لە سلێمانی ئەنجام دەدێت؟ هیچ هەوڵێک هەیە لەو بارەیەوە؟ هیچ کارایی ئەنجام داده برای این ما در حوزه اجرای پروژه ها خدمات ئێمە لەلایەنی جێبەجێکردنی پرۆژەکان و لایەنی هونەری و ئەندازیاری وەک دروستکردنی شەقام و ڕێگاوبان و پرد و بەندا و تۆڕی کارەبا لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کۆمپانیا ئێرانیەکان ڕۆڵێکی باشیان هەبوو لە پرۆژەکانی هەرێمی کوردستان. هیواداری حکوومەتی هەرێمی کوردستان کار بە بەڵێنەکانی بکات کە داوێتی و مافی دارایی کۆمپانیەکان بداتەوە تا بتوانن لە پرۆژەی زیاتردا ڕۆڵیان هەبێت لە هەرێم و سلێمانی. لەبارەی وەبەرهێنان کۆمپانیا ئێرانیەکان ئامادەییان نیشانداوە ئەگەر ئاسانکاری باش لەلایەنی یاسایی وەبەرهێنان و ئاسانکاری سەرمایه‌گوزاری بکرێت بۆ کۆمپانیا بیانیەکان. لە نێویشیاندا کۆمپانیا ئێرانیەکان لە سنووری سلێمانی و کۆمپانیا ئێرانیەکان ڕۆڵیان دەبێت لە وەبەرهێنان لە سێکتەرە جیاوازەکان. در سرمایه‌گذاری در حوزه‌های مختلف چه در حوزه وەک جێبەجێکردنی لایەنی هونەری و ئەندازی پرۆژەکان چێ لە لایەنی پیشەسازی و دانانی کارگەی بەرهەمهێنان و لایەنی گەشتیاری و بیناسازی. کۆمپانیا ئێرانیەکان ئامادەییان هەیە کە پشت بەخوا ئەو ئاسانکاری و ڕێوشوێنانەی گیراونەتە بەرلایەن حکوومەتی هەرێم و بەڕێزقوبات تاڵەبانی لە سلێمانی گرتوێتە بەر لە ماوەی 1-2 مانگی ڕابردوودا زمینەیەکی لەبارە دەڕەخسێت بۆ ئامادەبوونی کۆمپانیا و وەبەرهێنەرانی ئێرانی. یکی دو ماه اخیر این زمینه برای حضور بیشتر و قوی‌تر شرکت‌های ایرانی فراهم بشه. ئێوەتان زۆربەی دەواازەکان لە سنووری سلێمانی لە ڕووی بازرگانی کە لە نێوان هەردوولا هەیە. ئەمەوێت لەبارەی دەواازەکانی سەیرانبەن و شوشمێ و دەواازەکانی تر کە نێودەوڵەتی نین هەردوو وڵات هەوڵ ئەدەن ببنە نێودەوڵەتی کاری ئەو دەواازانە بەچی گەشت و بەرەو پێش چوویان وەکو خۆیان ئەمێننەوە. دو ساڵ پڕ دەبێت بەسەر ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران هەرسێ دەواازەی کێلێ شوشمێ و سەرتەکی بەفەرمی ناساندووە.
لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئێمە چاوەڕێی حکوومەتی ناوەندی عێراقی بووین. ئامادەکاریەکان لەلایەنی ئێرانەوە بە تەواوی بوونیان هەیە و ماوەتەوە حکوومەتی ناوەندی عێراق بە فەرمی بیان ناسێنێت. که در صورت موافقت دولت مرکزی عراق این مرزها تبدیل به مرزهای رسمی بشه و علاوه بر تبادلات تجاری که در حال حاضر ئەمە سەرڕای ئەو ئاڵوگۆڕە بازرگانی لەو دەروازانە و ئەنجام دەدرێت بەردەوامە بۆ ئەوەی گەشەش بکات پێویستە هاتوچەی گەشتیاری هاوشێوی دەروازەکانی تر هەبێت وەک پەروەزخان و باشماخ. هەڵبەتە سەیرانمەند لە ساڵی ڕابردووەوە هاتوچیان لێوە دەکرێت تەنها هەرسێ دەروازەی کێلێ و شوشمە و سەرتەگماوە. ئەوەش چاوەڕێی حکوومەتی عێراقین بڕیار بدات و دەروازەکان ببنە فەرمی و هاتوچۆی گەشتیاریان لێوە بکرێت. موافقت دولت مرکزی عراق بتوانیم این مرزها را هم تبدیل به مرزهای رسمی بکنیم و تردد مسافر هم از این مرزها شروع بشه و ڕۆشوێنی تری بازرگانی بگیرێتە بەر وەک ترانزیت ئەنجام بدرێت. ئەو دەروازانە بازارچەی مەرزین و زۆر چالاکن و لەبارن بۆ ئەوەی ببنە دەروازەی فەرمی و گەشە بکەن و هەروە هاوکار بێت بۆ فراوانکردنی پەیوەندی بازرگانی و مرۆیی و گەشتیاری لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان. و ارتقا پیدا بکنن و این کمک بکنه به توسعه بیش از پیش روابط هم تجاری و هم مردمی گردشگری میان جمهوری اسلامی ایران و اقلیم کردستان. خیلی خوبه. خیلی وقتا از جانب اقلیم کردستان و خیلی وقتا زۆر کات لەلایەنی حکوومەتی هەرێم و هەندێجا لەلایەنی کۆماری ئیسلامی ئێران لەبارەی بازارچەی ئازاد قساکرێت. ئایا ڕاستی ئەو بابەتە هەیە؟ ئەتانوێت بازارچەی ئازاد لەو دەروازانی کە هەیە بکرێتەوە و کڕینی کاڵاو شمەک ئەنجام بدێت و ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی بەرز ببێتەوە؟ بابەتی شاری پیشەسازی هەوبەش لە نێوان ئێران و عێراق و هەروەها ئێران و هەرێمی کوردستان چەند ساڵێکە لە نێو ڕێکەوتنەکانداە. چەندین جار لە نێو ئەو لەکتێگەشتانەی کە هەیە لە نێوان عێراق و ئێران و لەگەڵ هەرێمی کوردستان ئیمزا لەسەر کراوە و پێشنیاز کراوە. بابەتی ناوچەی ئازاد لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ساڵی ڕابردوودا 7 ناوچەی نوێی ئازادی ئابووری و بازرگانی و پیشەسازی پەسەند کراوە. جدید آزاد اقتصادی تجاری صنعتی رو تصویب کردیم که خوشبختانه دو ناوچەی ئازاد و 7 ناوچەیە دەکەونە سنووری هەرێمی کوردستان. ناوچەی ئازادی بانە و مەریوان و ناوچەی ئازادی قەسری شیرین کە یەکەمیان لە باشماخ و ئەوی تریان لە پەروەسخان دەبێت. اولی در مرز باشماق و دومی در مرز پرویزخان واقع شده. این آمادگی رو کۆماری ئیسلامی ئێران ئامادەی دەربڕیوە ئەو ناوچە ئازادانی بڕیاریان لێدراوە کە ناوچەی ئازادی هاوبەشن دروست بکرێن و نزیکەی 7 بۆ 8 مانگ لەمەوە بەرکۆبوونەوەیەک لە مەریوان بەڕێوەچوو بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی و سەرۆکی ناوچەی ئازادی ئێران. 7-8 ماه پیش هم یک نشست مقدماتی در مریوان برگزار شد با حضور استاندار سلیمانیه و رئیس مناطق آزاد ایران. ئامادەی نیشاندرا و هیوادارین لێپرسراوانی حکوومەتی هەرێم هەمان ئامادەییان هەبێت. دواتر پێویستی بە ڕێکەوتنی هونەری و کارسازی هەیە لەسەر ئاسی هەردوولا. اعلام بکنن و البته نیازمند مذاکرات فنی و کارشناسی هست در سطوح تا بتوانین یەک ڕێکەوتنی گشتگیر لە نێوان عێراق و هەرێمی کوردستان ئەنجام بدەین و ناوچەی ئازادمان لە ئایندەدا هەبێت. ئەمە هاوکار دەبێت بۆ گەشەکردنی پەیوەندیەکانمان. در آینده داشته باشیم و این کمک بکنه به توسعه بیش از پیش روابط. ئەگەر ئەو بازارچانە یان شاری پیشەسازیانە ئەگەر جێبەجێ بکرێت تا چەند ئاڵوگۆڕی بازرگانی زیاترەکات و کاریگەری لەسەر هەلی کار ئەبێت. بوونی ناوچەی پیشەسازی هاوبەش لە دەواازە هاوبەشەکان کە ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان هەمانە وەک پەروێزخان و باشماخ و حاجی ئۆمران ئەتوانێت ببێتە هۆی پەرەپێدانی پەیوەندیەکان. هاوکات دەرفەتی کار دەرەخسێن بە تایبەت ئەو ناوچانەی شار و ناوچەی پیشەسازی و ئازادیان لێ. هەروەها یەکەی بەرهەمێنان زیاد دەکات. هەرێکێک لەو یەکانی بەرهەمێنان سەرمایی پێویستە. هەم ئەتوانێت بازرگانی پەرەپیدات و هاوکات دەرفەتی کار بۆ گەنجان دەرەخسێنێت. بۆ هەردوو لا دەواازەکە دەبێت. ئەتوانیت هاوکار بێت و ئارامی و ئاسایشی دەواازەکان بپارێزێت. چونکە گەشەپێدانی بازرگانی و هاتوچی بازرگانی هاوکار دەبێت بۆ بەرقەراربوونی ئاسایش و ئارامی لە دەواازەکان و ئەوەش بەسوودی هەردوو لایە. لەبارەی گەشتیاری ئەمەوێ گفتوگۆ بکەین. لە ئاستی گەشتیاری ئامارەکان چی ماپێڵە؟
دوای ئەوەی لە 2 مانگی ڕابردوو گەشتیاری ئاینی هەبوو، ئەو ڕۆژشوێنانەی گیرابوونە بۆر لە باشماق و شوێنەکانی تر لە ئاستی پێویست هابوون. ژمارەی گەشتیاران لە چ هەستێکدایە؟ خۆشبەختانە بۆ یەکەم جار لە ئەمساڵدا بۆ زیارەتی چلەی ئیمام حوسێن سڵاوی خوای لەسەر بێت، هەردوو دەواازەی باشماخ و حاجی ئۆمران کرانەوە بۆ هاتوچۆی زیارەتکارانی ئێرانی. لەلایەنی هەرێمی کوردستان و لێپرسراوانی پارێزگای سلێمانی و لێپرسراوانی دەواازەی باشماخ هاوکاریکی باش کران بۆ ئاسانکاری هاتوچۆیان. لە ماوەی دە ڕۆژدا نزیکەی 30,000 زیارەتکاری ئێرانی لەو دەواازەیەوە تێپەڕیون. بە ساڵ یەکەم ژمارەیەکی زۆر باشە. بە دەرفەتیشی ئەزانم جارێکی تر سوپاسی لێپرسراوان بکەم کە هاوکار بوون بۆ ئەمساڵ زیارەتکارانی ئێرانی لە دەواازەی باشماخەوە گەشت بکەن. سوپاسی کاقوبا تاڵەبانی، کاک بافوت تاڵەبانی و لێپرسراوانی دەواازەکە و پارێزگار و سەرجەم لێپرسراوان و هاوڕێیانی ئاسایش دەکەم کە زیارەتکارانی ئێرانی بە سەلامەتی بە تەواوی ئەم ناوچەیەدا تێپەڕین و بگەڕێنەوە. هیوادارین بە ساڵانی ئایندە پلانێکی باشتر هەبێت کە ژمارەی زیادکاران زیاتر بێت لەم ڕێگەیەوە کە ڕێگەیەکی تەواو گونجاوە لە ڕووی کەشم هەواوە لەبار و گونجاویشە. ئەو کێشە بچووکانی وەک گواستنەوەی هەماندوو پشت بەخوا چارەسەر دەبن و ئەتوانین زیارەتکارانی ئەربعین لەم ڕێگەیە سوود وەربگرن. لە ڕووی گەشتیاریەوە ئێمە خۆشبەختانە پەیوەندێکی باشمان هەیە. چ لەلایەنی ئێران کە بۆ هەرێمی کوردستان سلێمانی دێن لە تەواوی ساڵدا، بەتایبەت ڕۆژە پشوەکانی وەک پشووی هاوین و جەژنی نۆرۆز و کاتی پشوەکانی تر. چ لەلایەن هەرێمی کوردستانەوە هەوڵەکانی عێراق گەشت دەکەن بۆ ئێران بە نیازی گەشتی تەندروستی. سفر میکنن به ایران برای مقاصد گردشگری، برای گردشگری سلامت که بحث بیماران هست. خۆشبەختانە ئاسانکاری تەواو هەیە لەلایەن کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەو کەسانی بۆ چارەسەر دەچن. پێشوازێکی باش لە هەوڵاتیانی هەرێمی کوردستانیش دەکرێت، ئەوەش بەهۆی ئەو پەیوەندی کولتوری و کۆمەڵایەتی کە هەیە. لە ڕووی نرخ و تێچووی پزیشکیەوە لە ئێران تێچووکە گونجاوترە. هەروەها ئاستی پزیشکی و زانستی لە سنتەرەکانی چارەسەر زۆر لەبارن. هیوادارین ئاستی هاتوچۆی گەشتیاران بەهۆی ئەم ئاسانکاریانەی دەکرێن بەراورد بە ڕابردوو زیاتر بێت. لەلایەنی پەیوەندی کولتوری و زانستی لە نێوان هەردوولا هەوڵەکان چی بوون؟ چی ئەنجام درراوە؟ لەلایەنی کولتوری نزیکی زۆر هەیە. نزیکی مێژویی و شارستانی و کولتوری و زمان و ئاینیمان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. پەیوەندیەکی کۆن و مێژوییمان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. پەیوەندی زانستی و زانکۆیی و پەیوەندی کولتوری بەشێکە لە پەیوەندیەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان. لەپاڵ ئەویشدا پەیوەندی سیاسی و پەیوەندی ئابووری و بازرگانی. پەیوەندی باشی زانکۆیی هەیە، ڕێژەیەکی باش لە گەنجان و خوێندکارانی هەرێمی کوردستان بە تایبەت بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا و درێژەدان بخوێندن سەردانی زانکۆکانی ئێران دەکەن و ساڵانە لە سنووری پارێزگای سلێمانی 700 بۆ 800 خوێندکاری نوێمان هەیە کە دەڕۆن بۆ زانکۆکانی ئێران. در حوزه سلیمانیه فقط من حدوداً 700 تا 800 نفر ما دانشجوی جدید داریم که وارد دانشگاه ایران میشن. پەیوەندی زانکۆییەکان و لێکتێگەیشتنی هاوکاری لە نێوان زانکۆکانی ئێران و زانکۆکانی هەرێمی کوردستان و سلێمانی هەیە. لەلایەنی ڕۆشنبیری و کتێب و هونەر و مۆسیقا و سینەما پەیوەندێکی باشمان هەیە لە فستیڤاڵی هونەری و سینەما و شانۆ، چ لە ئێران چ لە سلێمانی هونەرمەندان و ڕۆشنبیران و سینەماکاران بەشدار دەبن. تەنانەت فیلمی هاوبەش و فیلمی زینجیرەیی هاوبەش لە ساڵانی ڕابردوو بەرهەم هاتووە. اهل فرهنگ، سینماگران و تئاتر اهل فرهنگ شرکت میکنند به صورت متقابل
و حتی فیلم های مشترک، سریال های مشترک ساخته شده در سالهای گذشته در نمایشگاه کتاب. لە پێشانگای کتێبی سلێمانی دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەی ئێرانی بوونیان هەیە. هیوادارین بە هاوکاری دۆستەکانمان لە هەرێمی کوردستان و سلێمانی و پارێزگای سلێمانی بتوانین پەیوەندی کولتوریەکانمان لەگەڵ پەیوەندی سیاسی و ئابووری بازرگانەکانمان پەرە پێ بدەین. خۆشحاڵ بووین کە میوانی کورسات بوون و زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ میوانداری کورسات و بینەران کە بینەرمان بوون. سوود لەم دەرفەتە وەردەگرم سڵاو و ڕێزمان بۆ هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستانی عێراق بنێرین. عرض سلام و ادب و احترام به همه مردم عزیز و دوست داشتنی اقلیم کردستان عراق دارم. ئێوە شاد و سەرکەوتن.